هەرکی 15,000 من میرم بە بۆنەی مای ڕەمەزان و هەموو کەس ڕوو لە بازارەکە بۆ پێداویستی جەژن کەلوپەل و بابەت ئێمە کەلوپەلە بەڕاستی جاران نرخمان دابەزاندە زۆر لە هەموو پێداویستیەکان لە هەموو کەلوپەل لە پێڵاو لە جلوبەرگانمان لە هەموو نرخەکانمان دابەزانە لە گوێرەی بازار سەرچتە فرۆشین. هەرچەنە ئەم جەژنە جەژنێکی جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردووە لەبەرەوە ئەم نەخۆشی کۆرۆنەوە ئەوانە بەس ئینشاڵڵا ئەم نەخۆشیە کۆتایی پێدێت و نەجاتمانە بێ لەم نەخۆشیە بەڵام ئێمە وەک خەڵکی گەرمیان هەر بەردەوام هەموو جەژنێک جەژنی خۆمان ئاشی جەژنی خۆمان کردووە و ئینشاڵڵا بەردەوامین لە جەژنەکەی خۆمانە بەڵام خۆمانشە پارێزین لە نەخۆشی ئینشاڵڵا بە هیوای سەلامەتی بۆ هەموو خەڵکی کوردستان. بەرەو جێژنش زۆر باشە الحەمدولای ئەو بازارە چکولات و تەرەزات و ئەو شتە زۆر باش سەرفە بی هاتوویەکە بڕ قەپات بێت دەگە قەپات نەبا ئەو ڕێی بازارەکە زۆر خۆش بوو سەرە عەدوودا عەدوو تورکیا ئیرانە ئەو گەشت و گوزاریە دەهات ئەو بازار زۆر خۆشە بوو. بەهۆی کەرەنتینەوە لەوانەیە جیاواز بی ئەم ساڵ لە ساڵەکانی تریتر ئەبێ ئێمەش بەقەدرەوە بەڕێزەوە ئەم جەژنەش بەڕێکەین بەڵام جیاوازتر لە ساڵانی تر و ئەبێ کەس و کارمان لەخوا بە زیاد بێ ئێستا تەلەفۆن هەیە توانین لە ڕێی تەلەفۆن و شتانە توانین پیرۆزبایی و جەژنانە و لێبوردەی و ئەو شتانە بەرامبەر کەس و کارمان بکەین. سيارة العالم ناكل أو رمضان النكور بو کەسێکە سلامەتی خانەوادەی خۆی بۆی مهم بێ ئەوەڵەن لە لەحاز سلامەتیە و ئەتانێ هەرە و جەژنە کە جەژنێک گەورەی ئێمە مسلمانگەرە لە تەریق تەلەیفونێ تەماسە تەسویریەک تەبریک بێژێ بە گەورەکان بە خانەوادەی ئەگە سلامەتی خانەوادە مهم بێ بۆیان قەتە بەیەقین ڕعایەتەکەن ناچن بۆ تەبریک جێژن ناچن حتا ئەگەر فرێش مهم و بە ئارزش بێ ئەو جەژنە بۆیان سلامەتی لە ئەولێویە تا داانە. وەک جاران بەرەگوزار ناوێ حقیقەتەن بەخاتر مەسایلگە لە هەسێکی ئەوەسە بەخاتر سلامەتیە دووەمەوە کە بەخاتر مەسایل اقتصادیە چون ئەمە شتێکە مەعلوم هەرچەیەکی تەماوات خۆراکیەوە گران بووگە ئینسان ناتانێ بەغێرە زەو تێدات خانەوادەی خۆێنەوەی کەسێتر تامین کات یا بێت مەسەڵەن مێمانیە بەرگوزار بێت ئەبەم دەلیلگەلە وەک سابق نەوەڵا بەرگوزار ناوێت. والله ساعة بس